بێ بەڕاستی. عەبدولعەزیزی کوڕی ئەبوو ڕەواد ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ قەومێک هاتن حەجاج بوون، واتە بۆ حەج هاتبوون. ئافرەتێکیان لەگەڵا بوو، ئەم ئافرەتە ئەمە لە سەردەمی تابعینە، هاتن بۆ حەج. ئافرەتێکیان لەگەڵا بوو، ئافرەتەکە هەر دەیوت کوا ئەینە بەیت ڕەبی، ئەینە بەیت ڕەبی، ماڵی پەروەردگارم لەکوێیە، ماڵی پەروەردگارم لەکوێیە؟ وتیان پەلەمەکە ئێستا پیشان دەدەین با بگەینە جێ. زۆر پەشۆکا بوو، حەزی دەکرد ئەو خوای خۆش دەوێ، ماڵی خوا ببینێ. بەڵێ دەفەرمێ ڕۆشتین، ئەو قەومە ڕۆشتن، کاتێکە گەشتنە کەعبە، حەوشی کەعبەیان بینی و وتیان ئەوە ماڵی خوایە، ئەوە ماڵی پەروەردگاری تۆیە، هذا بەیت ڕەبیکی، ئەوە ماڵی پەروەردگارەکەی تۆ، ئەو پەروەردگارەی کە تۆ باسی دەکەی، ئەو ماڵی ئەڵڵایە. ئەڵێ بە پەشۆکاوی لە نێوانی ئێمەوە ڕۆشت، بە پەلە بەڕاکردن ڕۆشت، ئەمەی خۆی دا بە کەعبەدا، نێوچاوانی خۆی دا بە کەعبەدا، مسانی دیواری کەعبەوە. ئەفەرمێ وەڵڵاهی ناوچەوانی بە کەعبەوە بوو، وەفاتی کرد و دای لە عەرس. ئەوە خۆشەویستیە بۆ خوا. کاکی گوێ لە قورئان بگرە شێتە بیشێت. قورئان بۆ تەعزیە، ئەی منافق، قورئان بۆ تەعزیاتەوە. گوێ لە قورئان مەگرە شێتە بی. بە قسەی تۆ بێ سەحابە و تابعین هەمووی بەردیان وەشتان، هەموویان شێت بوون بە قسەی تۆ جەنابەت بێ. ئەوەی گوێ لە گۆرانی بگرێ شێتە بێ، چونکە خۆی لە بیرە چێتەوە. نەک ئەوەی گوێ لە قورئان دەگرێ. قورئان بۆ تەعزیە نەهاتوە، قورئان بۆ ناتۆ بەیانی 5 دقەی دوی کۆتایی پێبێنی تەواو. قورئان بۆ هاتووە بەختەوەری بۆ من و تۆ بگەڕێنێتەوە. هەتا زیاتر زیکری خوا بکەی، زیاتر زیکری خوا پێ بکرێ، زیاتر لە خوا نزیکی تۆ، خوای گەورە خۆشتی دەوێت. ئەو خۆشەویستیە بۆ خوا. ئەمەندە مشتاقی بینینی کەعبە بوو، چونکە خوای گەوری خۆش دەوێت. هەلوێدا وەڵڵاهی ئەڵێ وەڵڵاهی بە مردووی بەردمان کردەوە، جەنازەکەی ما هەڵگرت، ئەو ئافرەتە وەفاتی کرد. سبحان الله. من و توش جاری وای بە گۆرانیەوە مرین، لەسەر خراپە و تاوان ئەمرین. خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕێ. وەی بەڕێزان، کەسێک خوای گەورە خۆشی وێ بەرزی دەکاتەوە.